سەرکردەی سیاسی خۆیان بڵێن کە کورد دیسان غەدری لێ دەکرێت و هیوادارم بتوانن بیگێرنە سەرۆکی ئەمریکا کە بڕیارەکەی بۆ کشانەوەی هێزەکانیان لە سووریا بووە تەمایی کوشتن و کوشتاری زوڵم و زوڵمکاری دەربەدەری و گەیاندنی ئازارێکی زۆر بە کورد بەگشتی و خەڵکانی ڕۆژاوە بە تایبەت. بێجگەر لە کوشتن و کوشتاری و زوڵم و زوڵمداری خەڵک ماڵ و گوند و شار و شارۆچکەکانی خۆیانیان بەجێهێشتووە. هیوادارم بتوانن ئەو پەیامە بگەێنن کە لەبەر بڕیاری سەرۆکەکەیان ئەمڕۆ هێزە نادیموکراتیەکان ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن. هێزە ئیرهابیەکان لە ناوچەکەدا ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن.